ئامادە نیمە بەخێوەکەم پێم بەخێو ناکرێن ناوەڵ ئامادە نیمە وەڵاو عەزانەیە شێتخانەیە هەموو جێگەی سەجادەیە هەموو شتەکە ئامادە نیمە بەخێوەکەم ئەگە پیر بم ژن خۆم باوە نادەم بە من باوە نادەم بە من ئێوە چ پیر بوون بەکارێک ستێدن پێغەمبەر فەرمی عەلەیهی الصەڵاة وەسەلام الئیشراک بالله شەریک پەیداکردن بۆ الله سبحانه وتعالى دواترە فەرمێ وعقوق الوالدین بێڕێزی کردن بەرامبەر بە دایک و باوک ئەوەی ئێوێ دەرگووی بەختەوەری لێ بکرێتەوە لە دنیا و لە قیامەتە خوا سەرفرازی و سەربڵندی بکە با ئاگای لە دایک و باوکی بێ ئەگەر لە بەشنەکەشی ناوێرێ با بەدزی پەیوەندیان پێوە بکە برا هەیە تەلەفۆنەکە مامۆستا ئایا من پارە بنێرم و خێزانم ئاگای لێ نەبێت چونکە ماڵی باوکم محتاجن حرامە یان جایزە نازانم ئەوە پیاوە یا میاوە ئەوە پیاوە بۆ تۆ کوڕێ و دایکەی کوڕێ و باوکەی یا کوڕێ و ژنەی یا کوڕێ و ژنەی کوا پیاوە کوا پیاوە نوعە پیاوە خوای میهرەبانە فەرمێ لە دوای شەرک بۆ خوا گەورەترین تاوانەوەیە دڵی دایک و باوکت بێشێنی دڵی دایک و باوکت ئازار بدەی هیچ بووکەک حەست بە بخەسوو ناکە معناوە نییە تۆ لەسەوە تەریش دەکەت بڕۆی ئەو مەخلوقە وانە حەلی نییە بەس تۆ دایک و باوکە سنوورێکی ترە ئەو ئافرەتە بە دوو شە هاتوۆتە ژیانی تۆ بە دوو بە ڕیدا و قەبوڵ هاتووە تۆ ڕازی و ئەو قەبوڵ بەوە هاتووە بەس دوو شەیە بە یەک و شەش ئەچێتە دەرەوە بڵێ تەڵەقتوکی خەلاص بوو بەس وەرە دایک و باوک چۆن لێ خەلاص دەبێت چۆن لێ دێتە دەرێ باش تۆ لەدەست ئەوە معنای ئەوە نییە تۆ ببە دوژمنی خێزانتە نا حاشا وەلله خەیڕکم لئەهلی باشترین پیاوە و پیاوە لە گەشت و ماڵ و منداڵی خۆی باش بەڵام کە بۆت نالوێ کە بۆت ناگونجێ دەرگایتر هەیە ڕێگایتر هەیە چۆن واکەی دڵی ئەو دایک و باوکە بڕەنجێ چۆن واکەی بۆیە خوای میهرەبانە فەرمێ وەک لەو حەدیثەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری لێکراوە فەرمێ الئیشراک بالله وعقوق الوالدین دواترە فەرمێ وقتل النفس کەسێک بکوژی بەبێ تاوان